بابەتی سەرەکیان ئەوەیە پاش کۆبنەوەکەی یەکێتی نیشتمانی کوردستان وەفدە پەرلەمانەکەی عێراق هاتنە بارەگای سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە گردی زەرگەتە لەگەڵ وەفدێکی بزوتنەوەی گۆڕانیشدا کۆبنەوە کە وەفدەکە دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی دەکرد و پێگاتبوون لە محەممەد تۆفیق ڕەحیم وشار عەبدوڵڵا برزوو مەجید. کۆبنەوەکە ئێستا کەمێک بەر لە ئێستا کۆتایی هات بارەگای سەرەکی بزوتنەوەی گۆڕانیشان جێهێشت. منە بێ باسیەوە بکەم کە پاش کۆبنەوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی لە کۆنگرێکی هاوکار بەری تو بەحسەوەیەکی بکەی مەکتەبە سیاسی یەکەتی کی بوو شاندە یەکەتی کول لەگەلی سەرۆکی پەرلەمانی جڤیان ئەو کەسێک کولگەلی جڤیان کی بوون؟ بەڵێ وەفدەکەی مەکتەبی سیاسی پێگاتە بوو لە مەلا بەختیار لێپسرای دەستەی کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، عومەر فەتاح کارجێڕی مەکتەبی سیاسی، سعدی پیرە ئەندامی مەکتەبی سیاسی و دکتۆر خەسرە و گوڵ محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی و لە ناو وەفدە پەرلەمانەکەش ئاڵا تاڵەبانی ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی لە وەفدەکەتا بوو، بەڵام لەگەڵ وەفدی کوردیەوەتە لەگەڵ وەفدەکەی مەکتەبی سیاسی یەکێتیدا دانیش بوو لەسەر و مێزێک کە کۆبوونەوەکەیان تێدا کرد. دوای کۆبوونەوەکەش هەم هاوکار بەحسێ ئاریشێ نەوبەرە هەرێمە کوردستان و بەغدا دەکردن. بەڵێ لە کۆنگرەکەدا باز لەوە کرا کە تەوەرێکی سەرەکی کۆبوونەوەکان کە کراوە ئەوە بۆ کە ئەو دۆخە سیاسی ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ ئاڵا تاڵەبانی پێوتین کە ئەو دۆخە ڕوێکی ناشرینی پیشانی لایەنە عێراقیەکان داوە لە کۆبوونەوەکانیان لەگەڵ ئەواندا ئەویان پێوتون کە ئەو دۆخی کامڕۆ لەگەڵ هەرێمی کوردستانە دەگوزارێ لەگەڵ ئەو ناوبانگەدا نایەتەوە کە هەرێمی کوردستان ساڵانێکە باسی لێوە دەکەیەوە بۆ خۆی نووسیوەتەوە کە واتە زیان بە پرۆسەی دیموکراسی دەگەێنێت لە هەرێمی کوردستان و وەکو خۆیان وتیان ئەوان دۆستی ئەمەن خوازیارن کە ئەو دۆخە بە شێوەی ئاشتیانە چارەسەر کرێت. هاکار من ئێستا یەکێک لە ئەندامانی وەفدەکەی بزوتنەوەی گۆڕان کە وشار عەبدوڵڵا لێرە لەگەڵ مایا دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەودا بکەم ئەو لە زمانی خۆیەوە باسی تەوەری سەرەکی ناو کۆبوونەوەکەمان بۆ بکە. کاگوشار ئەمڕۆ وەفدێکی پەرلەمانی عێراق لێرە هات نێرە لەگەڵەوە کۆبوونەوە. تەوەری سەرەکی کۆبوونەوەکە چی بوو؟ بەتایبەت ئەو دۆخە سیاسی ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ چی لەو کۆبوونەوە تا چەند بەشێک بوو لە کۆبوونەوەکەی؟ ئەم وەفدەی ئەمڕۆ کە سەردانی بارەگای سەرەکی بزوتنەوەی گۆڕانیان کرد بەڕێز سەرۆکی پەرلەمانی عێراق بە یاوەری چەند پەرلەمانتارێک لە ئیتیحادی قیوا و هەروەها چەند ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبی ئیسلامی عێراقی بوون. لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە وەفدێک بە سەرپەرشتی و بە سەرۆکایەتی بەڕێز مامۆستا یوسف سەرۆکی پەرلەمان و برای بەڕێزم کاک ئارام جێگری سەرۆکی پەرلەمان کاک محەممەد تۆفیق ڕەحیم و برزۆ مەجید و بەندە پێشوازیمان لێکردن. تەوەری سەرەکی ئەم گفتوگۆیانە کۆمەڵێک تەوەری جیاواز بوون. یەکێکیان بارودۆخی عێراق بە شێوەیەکی گشتی، کێشەی دارایی، مەسەلەی شەڕی داعش و لە ناویشیاندا مەسەلەی ئەو ناکۆچیە سیاسیانەی کە ئێستا لە کوردستانی عێراقا هەن یەکێک بوو لە تەوەرەکانی گفتوگۆی نێوان ئێمە و ئەوان. بەڵێ کاک وشار ئێوەکو بزوتنەوەی گۆڕان ئەو دۆخی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە دەگوزارێت تا چەند گەیانتان بۆ وەفدە عێراقی و ئێوە تا چەند ڕوونکردنەوەتاندا و هەڵوێستی ئەوان چێ لەسەر ئەو دۆخی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە گوزارێت؟ ئەزانی ئەم بارودۆخی ئێستای لە هەرێمی کوردستان هەیە معلومی هەموو لایەکەوە لە هەموو لایەک ئاشکرایەوە سەرۆکی پەرلەمانی عێراق لە نزیکەوە ئاگاداری بارودۆخەکانە و پێم وایە بەشێک لە لایەنە سیاسیەکانی لە عێراق لە کوردستانە لە چوارچێوەشیانە پارتی دیموکراتی کوردستان بینیوە ئەوە بەسی بوو بزانێ وجهەنەزەری ئێمە چێ. ئێمە وجهەنەزەری خۆمان دووپات کردەوە کە بریتیە لە کارکردن بۆ دروستکردنی هەرێمێکی دیموکرات، هەرێمێک کە پابند بێ بە قانونەوە، هەرێمێک کە دامەزراوەکانی تیابێ، هەرێمێک کە ڕێز لە پەرلەمان بگیرێ، هەرێمێک کە ڕێز لە یاساکان بگیرێ، هەرێمێک کە تەداولی سوڵتەی بە شێوەیەکی ئاشتیانە تێدا بکرێ و باسمان لەوە کرد کە گرنگە تەداولی سوڵتە و ئیلتیزامکردن بە قانونەوە بە تایبەتیش کە ئەو سەرۆکی دامەزراوی تەشریعی یاخود سوڵتەی تەشریعیە لە عێراقا ئەوانەمان باس کرد و وجهەنەزەری خۆمان وەکو بزوتنەوەی گۆڕان هەم لەسەر کێشەکان هەم لەسەر چۆنیەتی دەرچوون لە ئەم ئەزمەیە کە ئێستا هەیە بە بەڕێزیان ڕاگەیاند و بەڕێزیان مەبەستیان بێگومان ئێجگار جێگەی نیگەرانی ئەوانە و ئەوان بێگومان سەرۆکی پەرلەمانی عێراق بەلایەوە مهمە کە سوڵتەی تەشریعی لە کوردستانە بەم شێوەی لێ نەکرێ و جێگەی ئەسەفیان بوو و ئەوان پیان وایە کە ئەبێ بە جۆرە لە جۆرەکان کار بکرێ بۆ لێک نزیکردنەوەی وجهاتی نەزەری نێوان هەموو لایەنەکان. بەڵام من لە ڕاستیە ئەمەوێ لە ڕێگەی NRT-ەوە
مەسجێک هەیە بیگەێنم چکە زۆر جار باس لەوە کرێ کە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ هەنێلایەنە کۆ بۆ تۆ هەنێلایەن وەکو وەسیت دەورە بین و هەنێک کەس ڕاست پێدراوە بۆی ناوەنگیری لە بینی ئێمە ولانی ترا بکرێ لە ڕاستیە هەتا ئێستا نە بە شێوەی ڕسمی نە بە شێوەی ناڕسمی بزوتنەوەی گۆڕان داوای لە هیچ لایەنێکی سیاسی نە کوردستانی نە عێراقی نە هیچ لایەنێک نەکردووە بۆ وەساتت ئەوەی کە ئێمە بەلامانەوە گرنگە ئەوەیە مبدئي حوار مبدئي گفتوگۆکردن مبدئي چارەسەرکردنی شێشەکان لە ڕێگەی مێزی گفتوگۆ بە هیچ شێوەیەک ڕەتمان نەکردوێتەوە بەڵام ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە هیچ لایەنێکی سیاسی لە هیچ کەسایەتێکی سیاسی لە هیچ تەرەفێکمان داوا نەکردو بۆی وەساتت پا لەبەرەوەی لە ئەساسە پێمان وایە کێشەکان قانونین و ئێمە گفتوگۆمان لە عملی سیاسی لەناو عێراق بریتیە لەناو هەرێمی کوردستانە بریتیە لە دوو ئاساسێکیان بریتیە لەوەی کە ئەبێ بارودۆخ ئاسایی بکرێتەوە ئەو بەتایبەتی پێش و دەتاکەی 12 ئۆکتۆبر بارودۆخ ئاسایی بکرێتەوە حکوومەت پەرلەمان هەموو دامەزراوەکان بگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆی لە دوای ئەوەیە گفتوگۆکانمان چ لەسەر سەرۆکایەتی هەرێم چ لەسەر مەلەفی نەوت چ لەسەر مەسەلەی ئەوەی کە ئیتر ئەبێ چاکسازەکان لە کوردستانی عێراق دەست پێ بکەن خۆتان داواتان نەکردووە ئەمە دوو مەفهومی جیاوازە پرسیارێکی دقیقە ئێمە خۆمان داوامان نەکردووە بەڵام پێشوازی لە هەر هەوڵێگەکەین کە بیەوێ با بڵێن جۆرێک لە لێک نزیکردنەوە لە نێوان ڕوئیاکانە دروستکات چونکە لە ئەساسە ئێمە هێزێکی مەدەنین هێزێکی سیاسین ئەوەی کە باوەڕمان پێێتی تەنها بریتێ لە مێزی گفتوگۆ بریتێ لە مناقەشەی سیاسی بریتێ لە تێگەشتنی سیاسی نەک پەنابردن بۆ چەک نەک پەنابردن بۆ تونوتیژی نەک پەنابردن بۆ هەر ئالێتێکی تر گوشار سێ ڕۆژە لە هەولێر دیداری مێری بەڕێوە دەچێت کە بزوتنەوەی گۆڕان چەندین لێدوانی جیای لەم بارەوەدا هەندێک دەیو بەشداری ناکەین هەندێک دەیو بەشداری دەکەن ئەمڕۆ بینیمان شۆڕش حاجی بەشداری ئەو دیدارە بوو و تاریشی هەبوو ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەم دیدارە جیاوازە بۆ ئایا هەر پەیوەندی بەم دۆخە سیاسیەوە هەیە ئاساییە ڕەنگە لە سەرەتادا دوو بۆچوونی جیاوازە بوو لەسەرەوەی کە بەشداریکردن لە هەر جموجۆڵێکی سیاسی لە پایتەختە لە هەولێرێکا کە پەرلەمانەکەی داگیر کراوە ئاسایی نییە بۆچوونێکی جیاوازە بوو دواتر هەنێ لە برادران پێیان باش و بەشداری بکەین دواتر لەسەرەوە ڕێکەوتین کە بەشداری بکرێ بەڵام بێگومان ڕێیشی تونند هەبوو لەسەرەوەی کە هەر جموجۆڵێکی سیاسی لە پایتەختا لە ئێستادا لای ئێمە ژێر پرسیارە چونکە وەکوتم پایتەختێک پەرلەمانەکەی داگیر کراو بێ لە ڕاستیە لای ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەر جموجۆڵێکی سیاسی ملاحەزەی لەسەرە بەڵام لە نەتیجەیە دواتر بڕیادرا کە بە ڕێزێک بەشداری بکە و بەشداری کرد ئاساییە لەناو خۆ دوجار لە شێوازی وەرگرتنی بڕیار دەکرێت دوو ڕئیناکۆک لە نەتیجەیە بە دەرەنجامێک یەکلای بێتەوە بە تایبەتیش کە مەوعیدەکە پێشتر وەرگیرا بوو و بەڵێنەکە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە درابوو بەڵام بێگومان ئێمە پێمان وایە دۆخی هەولێر دۆخێکی ئاسایی نییە هەولێر کاتێک پایتەختە کە ئەبێ ڕێز لە پەرلەمان بگیرێ ڕێز لە سەرۆکی پەرلەمان بگیرێ کە تەمسیلی هەموو خەڵکی کوردستانەکە و ڕێز لە دامەزراوە شەرعیەکان بگیرێ و نابێ مەکتەبی سیاسی حیزبێک بڕیار بدا کە نەسفی هەموو عەمەلی سیاسی بکاوە بڕیار بە پەرلەمان تعتیل کە حکوومەت تعتیل کە و إلى آخره بەڵام وەکوتم یعنی نەتیجەیە ئەوەی کە ئێمە قەناعەتمان پێێتی بریتێ لە گەیشتن بە حەلێک بۆ دەرچوون لەم دۆخە زۆر سپاس بۆ شارەوە بەڵێ ئەوەی بینیتان ڕای یەکێک بوو لە ئەندامانی ئەو وەفدەی کە ئەمڕۆ لەگەڵ سەلیم زبوری و وەفدەکەی یاوەری کۆبەوە کە ئەمیژی ئەندامێکی بزوتنەوەی گۆڕان بوو کە لە کۆبنەوەی دووەمی ئەو وەفدە پەرلەمانێ بوو کە ئەمڕۆ لە سلێمانی دوو کۆبنەوەی جیان کرد بەڵێ زۆر سپاس بنوچەکانی